کەمی دەرمان و چارەسەری پزیشکی و پزیشکی تایبەتمەند لا بەڕێوەبەرایەتی تەندروستی ڕاپەڕین هاوڵاتیانی دەڤەرەکەی نیگەران کردووە. چارەخوازان و دانیشتوانی سنوورەکە دەڵێن بەهۆی خراپی ناوەندە پزیشکی حکومیەکانی ئیدارەکە ڕوو دەکەنە کەرتی تەندروستی تایبەت و بەو هۆیەوە بارگرانی داراییان لەسەر دروست بووە. وەکو کابراکتی لەکوێتان بۆ دەست پێ بکەم و لە کوێش کۆتایی پێبینێن بەڕاستی کەرتی تەندروستی بە سەرەتا لە خەسخانە گشتیەکە دەست پێ بکەین. لە خەسخانەی گشتی ئەگەر بێت و نەخۆشێک بێ سەردانەی بۆ نمونە نەخۆشخانەی گشتی ڕانێ بکە دەچێت هیچ شتێکی لێ نییە لە هەر لە قەلەوەرەی لە عیلاجی ڕابگرێ ینی لە 10 عیلاجی بگرە لانەیە یەک عیلاجی لێبێ ئەو عیلاجەی دەیدێنێ ئەوەی دیکە دەبێت لە دەرێ وەرەقەیەکت بۆ دەنووسێن ئەوەش سێدەلێکە چۆن قۆڵت دەبڕێت چۆن لەگەڵ خەسخانیشە بە دڵنیایی یەکجار زۆرە لەوێ هاوڵاتیان زەرەر دەکەن. من بۆکو خۆم دوو پشکە پێیوەدام لە حاجیاوارە باوەڕکە چوم بۆ خەسخانەی گشتی ڕانیا لەوێ کوتیم دەرزی دژەژارم لێدەن ئیدیار بوو کوتیان نیمانە بەڵام داخڵ بە بۆ ئەوەی لەژێر چاودێری دابی چونە لای دکتۆری عیلاجی بۆ نووسیوە عیلاجەکان نەبوون دەبێت لە دەرێ بۆی بکڕین ئەرێوڵە بارگرانیەکی زۆرە حەبی زەختی دەوێت شەکرەی نەخۆئی دڵی هەمووی دەبێت بۆ بکڕین هیچی لە خەستەخانەی نادرێ وەڵا نییە نەوەڵاگەر جاران دەدرا ئەویش بەکەلیک نەدەهات دەبوا بۆمان فرۆشباوە بنەوە ئەچکەمان بۆکڕی بە پارەمان هەڵدا باسەری. بە پاساوی جۆرا و جۆر بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین ئامادە نەبوو لەسەر پرسەکە لێدوان بدات. هاوڵاتیان و چالاکانی مەدەنی دەڤەری ڕاپەڕین حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان با کەمتەرخەم و خەمسار دەزانن لە ئاست چارەسەرکردنی گرفتە تەندروستیەکان و دەڵێن کەرتی حکومی گرنگی ئەو تۆی پێ نادرێت و پشتگوێ خراوە بەوتەی ئەوان ئامانج لەم کارەش بژاردنەوەی کەرتی تایبەت و بازرگانە چاوچنۆک و گۆشکراوەکانی دەستی حیزبە دەسەڵاتدارەکانە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.